ئەم کاتتان باش بەڕێزان من ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. وەک بینیتان و دەزانن دۆخی عێراق بە تەواوی شڵەقاوە و شەقامەکانی جممەی دێت لە دەنگی ناڕازی و خۆپشاندەران. هەر ئەمڕۆ جارێکی دیکە لە تویتێکی نوێدا مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر داوای لە خۆپشاندەران و دەنگە ناڕازیەکان کرد لە تەواوی شارەکانی عێراق دەست بە خۆپشاندان و ناڕزایەتی تر بکەن. لە بەرامبەریشدا چوارچەوەی هەماهەنگیش هەر لە کاتژمێر 5 لە هەمان کاتی دیاریکراودا ئەوانیش ڕژانە سەر شەقامەکان وەک کاردانەوەیەک بەڵام شوێنی خۆپشاندانەکانیان جیاواز بوو، بەڵام هەردوولا لەسەر شەقام بوون چوارچەوەی هەماهەنگی وەکو کاردانەوەیەک لە دژی خۆپشاندانەکانی لایەنگرانی سەدر و داواکاریەکانیان کە بەتایبەت گۆڕینی دەستور بوو. ئەم جۆرە لە خۆپشاندان لە شەقامەکانی عێراقدا چاوەڕێ دەکرێت و خوێنەوەی بۆ دەکرێت کە گرژی و ئاڵۆزی زیاتری لێ دروست بێت. بۆچی؟ چونکە ئێستا بۆ خۆتان نەزانن لایەنگرانی سەدر کە لە ناوان لە ناو هۆڵی ئەنجومەی نوێنەرانی عێراقدان و لە بەغدان بە تەواوی کۆنتترۆلیان کردووە. هەر بۆیە مقتەدا سەدر باسی لەوە کرد کە تەواوی دەنگە ناڕازیەکان و خۆپشاندەران بڕۆنەوە ماڵەوە، بەڵام جگە لەوانەی کە لە نێو هۆڵی ئەنجومەی نوێنەرانی عێراق و شەقامەکانی بەغدان دەبێ ئەوانە بمێنەوانێ. و ئێستا لایەنگرانی سەدر کاری ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان پەک خستووە. لە بەرامبەریشدا چوارچەوەی هەماهەنگی دەیانەوێت کاری حکوومەت پەک بخەن، کەواتە دۆخی عێراق بەرەوکوێ دەڕوا. ئایا شەڕی نێوخۆی لە نێو شیعەکاندا سەر هەڵدەدا یاخودنا؟ ئەمان و چەندان پرسیاری دیکە و گرنگمان هەیە لەگەڵ میوانەکەمان شرۆڤەی دەکەین کە لە سلێمانیەوە بەڕێز عەدنان عوسمان نووسەر و شارەزای سیاسی لەگەڵمان دەبێت. بەڕێز عەدنان شەوتان باش، گەلێک سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. خۆشحاڵم کە لەگەڵ بەڕێزا گفتوگۆی بابەتێکی سیاسی یەکەم، بەڵام بەداخەوە کە دۆخێکی ناهەموار و ناسەقامگیرە. سەرەتا دەمێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم لە دوای خۆپشاندانەکانی لایەنگرانی مقتەدا سەدر ئایا خۆپشاندانەکان دەتوانن ئەم حکوومەتە بڕوخێنن یاخود ئەوەی کە دەیانەوێت پەرلەمان هەڵبۆشێتەوە یاخود نەخێر بۆ ماوەیەکی دیاریکراو بێت دوور و درێژ بێت حکوومەتەکەی کازمی بەردەوام دەبێت؟ سڵاو ژینۆ خان لە جەناب تۆ لە بینەرانی بەڕێستان. ئەکید خۆپشاندانەکان دەتوانێت هەموو ئەوە گەرانی کە باس کرد هەموو بۆ ئاراسەیە بڕات، چونکە پێشتریش بینیمان خۆپشاندان لە عێراقا بوو بە هۆکارێک بۆ ئەوەی کە حکوومەتەکەی پێشتر حکوومەتەکەی حکوومەتی پێش کازمی بڕوخێنرێت و حکوومەتێکی تازە بکرێتەوە پەرلەمانیش هەڵبۆشێتەوە پەرلەمان هەڵبژاردننی تازەش بکرێت. ئێساش بە ئەگەرێکی زۆرەوە ئەتوانێت ئەم خۆپشاندانە ئەم بارگرژەیە کە ئێستا هەیە لە عێراقا هەم پەرلەمانەکە هەڵبۆشێنێتەوە هەم حکوومەتەکەیش و هەمیش هەڵبژاردننی تازە بکرێتەوە و هەمیش معادلاتی سیاسی لە عێراقا بگۆڕێ، بەڵام هەمووشی پەیوەستە بەوەی کە خۆپشاندانی دژ ئەنی ئێستا لایەنەکانی تریش هێزی خۆیان هێزی جەماوەری خۆیانی ناوەتە سەر شەقام کە پێشتر وایان ناکرد. ئاکامی خۆپشاندانی لایەنەکانی تر چیە بێت و ئەم ئەوەی کە هەرێکە پەنا بۆ جەماوەری خۆی با لە شەقامە بەکوێگات ئەوە لەوانەیە معادلەکان یەکلاکاتەوە. زۆر باشە. یەکێک لە ئامانجەکان باز لەوە دەکرێت کە دەگوترێ ئەم خۆپشاندان و ناڕزایەتیانە بۆ مانەوەی حکوومەتەکەی مستەفا کازمیە. خوێندنەوەتان چییە بۆ ئەو قسەیە؟ من پێم وانییە ئەوە بێت وە ئەسڵەن پێشتریش ئەگەر مەسەلەوە بێکەم جەماعەتی سەدر با بڵێن لایەنگری کازمی بن، پێشتر جەماعەتی سەدر کاندیدی خۆیان هەبوو، ینی کاندیدی خۆیان پێشکەش کرد بە هەموو لایەنەکان و با بڵێن جعفەری سەدریان کاندید کرد بۆ سەرۆک وەزیرانی، بەڵام حتمەن ئێستاکە ئەو استفافەی ینی ئەو ڕیزبەندی کە لە عێراقا دروست بووە پێچێت بەشێک لایدان بوو دەستگای دەوڵات کازمی ئەومانە ئێستا زۆرتر نزیک بن لە هەندێک ڕۆ نزیک بن لە سەدرەکان و لە خۆپشاندەران تا حدێک خۆپشاندەرانی تەشرین وانە، بەڵام وەکەوەی با بڵێن مۆزوعەکە مانەوەی ئەم حکوومەتەوە پێم وانییە ئەمە بچووکردنەوەی ئەسڵی کێشەکانەکە ئەمە کێشەیەکی مزمونی گەورەیە لە نێوانی و تیارە شیعانە هەیە. پێشەوەی کازمی هەر ناوێکیش بێت لە نێو معادلە سیاسەکاندا کێشمەکێشێکی گەورە لە نێوانی تیارە شیعەکاندا هەیە. ئەمە لە 2023 لە دوای ڕوخاندنی ڕژێمی عێراقی کۆنەوە کێشەت ڕووی داوە، چەندین شەڕ بووە، یعنی لەم کاتەدا تەقیەوە توانێ وەکو خۆتەڵێ ئەم کێشەیەکی دوور و درێژ و درێژخانە، بۆچی لەم کاتەیە تەقیەوە؟ پێم ئەو کاتە مناسبەکەی ئەگەر بەهینی بڵێ چونکە کاتی ئەوەیە ساخاقاتەکانە پێشتر هەڵبژاردن کرا، ئەم هەڵبژاردنە هێزێکی بردە پێشەوە کردی بە هێزێکی گرنگ و کاریگەر لە پەرلەمانە، ڕێگای پێنەدرا ئەم هێزە بەو شێوەیە بۆیەوەی کە هێزی یەکەمە و براوەی یەکەمە و توانیشی تەحالفێکی گەورە دروست بکات لە نێوانی سونەکان و بەشێک لە کوردوانە، ڕێگای پێنەدرا حکوومەت پێک بێنێت
ینی با بڵێن لە ئێستادا ئەوە بووە دواتریش مناوەڕەکانی سەدرمان بینی لە کشانەوە لە پەرلەمانەوەوانە معلوم بوو کە کشاوەوە لە پەرلەمانە کەواتە ئەتراف بم پەرلەمانەوە بم بە نەتیجەکانی ئەو هەموو شتەکانی ئەو پەرلەمانیش ناکات ینی حکوومەتێکە لە پەرلەمانێکە کە خۆی کشاوەتەوە لێ متمانە وەربگرێت قبولی ناکات ئەمە ینی تەوقیتەکەی پێوەسە بەوەی کە دیارە قسەکانی من لە ئەنگرێتی لەلایەنێک لایەنێکی تریش کە ئەو جەنگەی کە ئێستا لە بەغدا هەیە من بە جەنگێکی نەوعی نابینم لە نێوانی با بڵێن لایەنێکی پێشکەوت و خواز و لایەنێکی نازام چی ئەوەمانە هەر یەکیان با بڵێن حەسەنات و سەیئاتی خۆی یا ئیجابیات و سلبیاتی خۆی هەیە بەڵام لە واقعدا بەشێک بوو ئەو استحقاقی انتخاباتی کە کراوە هەڵبژاردننی پێشوەخت و چی و هەموو مەسایلانەی کە دروست بوو ڕێگای پێ نەدرا کە ڕێگای پێ نەدرا حتمەن ئەم نەتیجەی لێ بێتەوە و ئەم نەتیجەیەش مفاجئ نەبوو بۆ هیچ لایەنێک بۆ هیچ کەسێک پێم وانە هیچ چاودێرێک ئێستا بڵێ ئەمە مفاجئە وەک باسم کرد پێشتر ئەو گرژیانە هەبوو لەگەڵ لەوان لایەنە شیعەکاندا بەڵام لە ئێستاشدا قوڵتر بووتە بەڵێ چاوەڕوانکراو بوو. باشە بەڕێز عەدنان کێشەی سەدرەکان تەنها لەگەڵ کاندیدکردنی محەممەد شیع سۆدانیە چونکە بۆ خۆ دەزانیت چەند ڕۆژێک لەمەوبەر چوارچەوەی هەماهەنگی محەممەد شیع سۆدانیان کاندید کرد بۆ پۆستی سەرۆکوەزیران ڕاستە و خۆ دەنگی ناڕازی لەناو لایەنگرانی سەدر و سەدرەکان بەرز بووانێ کێشەکەیان تەنها لەگەڵ کاندیدکردی سۆدانیە یاخود نەخێر لەگەڵ میکانیزمەکەیەتی یاخود نەخێر لەگەڵ پێکێنانی حکوومەتی چوارچەوەی هەماهەنگیەکە وەکو خۆیان دەڵێن ئێمە ڕێگە نادین چوارچەوەی هەماهەنگی بە هیچ شێوەیە حکوومەت پێک بهێنێت. ئەکید لەگەڵ لەسەر ناوەڕۆکی بۆزوعەکەی نەک لەسەر شخصی کاندیدەکە هەر شخصێکی تریش بووە سەدرەکان هەمان هەڵوێستیانە بوو لە برەوەی ئەوان لەگەڵەوە نین ئەوان پێیان وایە لە هەڵبژاردنە سەرکەوتنیان بەدەستێنەوە توانیان تەحالیفێکی گەورەش لە پەرلەمانە دروست بکەن لە ئاسی گەورە و تێگەیشتێکی جیاوازیان هەبوو بۆ مۆزوعی حکوومەتی زۆرینە و کەمینە و بۆ ڕۆڵی پەرلەمان کە من بۆ خۆم لە ئەنگری ئەو تێگەیشتنەوە پێشم بابێت ئەگەر ئەوە سەرکەوتوو بووایە دوو نەتیجەی زۆر گرنگی بوو نەتیجەیەکی ئەوەی بوو کە سەدرەکان بۆ یەکەم جار هاتن خەتی یەکەمی دەسڵاتەوە لە عێراقەوە و ئەگەر سەحرێکیان هەبوایە لەوەی کە پێشتر بەردەوام لە معارەزە بوون بەڵام دەوڵەتی قوڵ بەدەستی ئەوانە بووە بەڵام هەمیشە لە خەتی دومی دەسڵاتە بوون ئێستا هاتن سەر خەتی یەکەم ئەمە زۆر گرنگ بوو لەوەی کە ئەوکرێت دواتریش بەڕاستەکەی زۆر گرنگ بوو کە ئەو تەوافقەی کە باسەکرا توافق نەبوو لە بینی شیعە و سنە و ئینشکە توافقی بینی شیعە و سنە و کوردێک لا بۆتەوە کە ئەم پۆسە بۆ شیعە و پۆسە بۆ سنە و پۆسە بۆ کوردوانێ بەڵام لە نێو شیعەشە باس لە توافق کرات کە ئەمە هیچ مانایەکی بۆ هەڵبژاردن و بۆ انتخابات و بۆ پەرلەمان و بۆ ململانی پەرلەمانی و بۆ حکوومەتی زۆرینە و کەمینەوانە نێشتەوە مانایەکی بۆ سیستەمی پەرلەمانی و بۆ چاودێریکردنەوەوانیش نەئێشتەوە ینی پەرلەمانێک هێزی ئۆپۆزیسیۆنی بە قووت و کاریگەری تێدا نەبێت زۆرینە و کەمینی تێدا نەبێت توانای چاودێریکردنی نەبێت محاسەسە بێت و هەرێکە پشکی خۆی و چاوپۆشی لە پشکەکانی تر و ئەوانە تر بکات یعنی ئەمە کێشەیەکی زۆر گەورە بوو بۆیە ئەم واقعەتی کە فەرز کرا بەسەر لایەنی سەدریەوانە دیار بوو هەنگاوی یەکەم کشانەوەکە ینی ئیشارەتێک بوو مؤشرێکی گەورە بوو لەوەی کە کۆی پرۆسەکەی قبول نییەوە کۆی پرۆسەکە هەڵەوەشێنێتەوە ئێستش توانیوێت بۆ خۆی پەیامێک بوو بەڵێ پەیامێکی ڕوون بوو لەوەی کە بەم شێوەیە نەبێت کە ڕێز ئەو شێوازە بگیرێت و ئەو محاسەسەیە نەچێتە ناو تائیفەیەکیشەوە ئەو هەموو پرۆسەکە تێکەدات یعنی یا بەم شێوەیە بێت یا پرۆسەکە تێکەدات پێشتریش هەیە دەرفەت بەلایەنەکان درا و ئەوانە بیان توانای حکوومەتێک پێک بێرن نیانتوانی تا گەیشتە ئاسی کشانەوە کە گەیشتە ئاسی کشانەوە ئەو مؤشرێک بوو لەوەی کە سەدر کۆی پرۆسەی با بڵێن ئەو پرۆسەی انتخاباتی و پەرلەمان و مؤسساتەکانی و چی لەسەر ئەوەش بیناکرێت پێقبول نییە. زۆر باشە کەواتە چاوەڕێ دەکرێت چوارچەوەی هەماهەنگی لەبەر یەک هەڵبۆشێتەوە چونکە بۆ خۆتان نزانن لە ڕووداوانی دواییدا بە دیاریکراوی ئەم خۆپیشاندانە هادی عەمری دەنگێکی جیاوازی هەیە هەروەکۆی سەدریش داوای لێکات کە بکشێتەوە لە چوارچەوەی هەماهەنگی. وڵای ژیرە خان وەزعی عێراق هەموو ئەگەرەکان کراوەیە ینی ئەمە ئەوەی کە چوارچەوەی هەماهەنگی کێشیان تیا دروست ببێت و ئەوانە بۆ ئێستاش هەردوو لایەن با بڵێن پەنایان بۆ شەقام بردووە و هێزی شەقامەوانە هەردوو هێزی چەکداری گەوریان هەیە ینی واردە شەڕی ئێستاش تەپان جۆرێکە لە شەڕی ساردی ناوخۆ لەوان لە شیعەکانە کە پێشتر شەڕی توندیشیان هەبوو ینی لە 2034 تەجروبەیشیان هەیە واردە هەموو ئەگەرەکان واردە ئینشقاقی لە نێوانی هەماهەنگی دروست بێت یان جەبهەیەکی تری شیعە دروست بێت کە لە بینی ئەم دوانە بێت ینی لە ئەنگری هیچ تەرەفێک نەکات و هێزی سێم دروست ببێت لە نێو شیعەکاندا بەڵام ئەم جارە لە ڕاستیدا ململانەکان ململانەی
هەوڵدانە بۆ یەک لاخستنەوەی کێشەکان من پێم وانە یەک لاش بێتەوە بۆ مانایەکە لایەنەی بتوانێت لایەنەکەی تر بە تەواوەتی ئیزاحە بکات چونکە ژین و خانواقعی لایەنە شیعەکان لە بەغدا ئەزانین ینی وەک باسم کرد میلیشیایان هەیە هێزی جەماوەریان هەیە ئیمکاناتیان هەیە لە دەوڵەتی قووری عێراقیە هەمویان پشک و حسەوانیان هەیە زۆر زەحمەتە لایەنەی بتوانێت لایەنەکەی تر بە تەواوەتی لە ساحەکە ئیزاحە بکات ینی با بڵێن کناری گیرۆوانە بکات بەڵام بە دیوێکدا لەوانەیە ئاکامی ئەم ململانە توندەی ئێستاکەیان بە شێوەیەک بێت کە استقطاباتی جیاواسر لە عێراقا دروست بێت و پێشمانیە ئەم شەڕە جارێکی ئەم جەنگەی ئێستایان ئەم ململانە توندەی ئێستای ئەو دوو لایەنە ئەساسیە شیعەیە بە ئاسانی کۆتایی پێ بێت و پێشم وایە ینی گۆڕانکاریێکی گەورە و پێویستی بە گۆڕانکاریێکی گەورە و ڕیشەیە بێت لە عێراقا زۆر باشە دواتر دێنە سەر گۆڕانکاریەکان باسی تونند و تیژی و هێزت کرد ئەمێ بپرسم ئەگەر ڕووداوەکان بە ئاراستەی تونند و تیژی زیاتر بچن پێتان وایە کە حەشتی شعبی ببێتە بەشێک لە ڕووداوانەیە خود نەخێرۆک و سوپات ئێستا کە بێلایەن ماوەتەوە بێلایەن ئەمێنێتەوە بە هەمان شێوە پێم وایە نە سوپا بێلایەنە بێت و نە جارە سوپا لە عێراق لاوازە سوپاگەر بەهێز و بەقۆت وایە ڕێگای بەمە نادات بەغدا بەو شێوەیە لێ بێتە شارێک بۆ هێزە میلیشیای ئەوانەکان بەڵام حەشتی شعبی خۆی هەر حەشتێکی یعنی هێزێکی وەلائیە ینی سەر بە گروپ و لایەنەکانە ینی بێلایەن نییە دەستی هەموو لایەنەکانی تێدا ینی هێزێک نییەک لە سەروی گروپەکان و ئەوانەوە بێت ینی هەرچی سەدرەکان بۆ خۆیان میلیشیای خۆیان هەیە حەشتی شعبیش کۆمەڵێک هێز و ئەوانەی تدایە کە سەر بە لایەنەکانی ترن ینی هێزێک نییە بێلایەن بوو بێت لەسەر بنەمایەکی عقایدی و ئایدۆلۆژی و تاایفی و ئەوانە دروست کراوە کە هەموو لایەنە شیعەکانی تری تدایە بۆیە واردە تێوەگلێش حەشتی شعبی و هێزەکانی تریش تێوەگلێ وەک باسم کرد طبعا لە ئێستادا ئەوەی کە ڕێگای گرتووە نییە بڵێن عەقڵیان بەکارهێناوەمانە لەبەرەوەی ئەگەر بگاتە ئاسی شەڕ هەردوو لایەن زەرمەندی گەورەیە بن و دیارە شارەکە و بەغدا و ئەوانەی بە دەرەجەیەک چونکە هەردوو لایەن باسم کرد هێزی چەکداریان هەیە مەترسیێکی زۆر گەورەیە ناو شارێکی گەورەیەک و بەغدا شەڕ دروست بێ بۆیە هەردوو لایەن هەوڵەدەن ینی با بڵێن جەڕ الحەبلەکەیان حەبل ڕاکێشانەکەیان لە چوارچێوەی جەماوەر بێت و استقطابی جەماوەری و هێنانی پێشەوەی جەماوەری و زەختی جەماوەری وەلای جەماوەری ئەوانە بێت نەگاتە ئاسی تەقەکردن و شەڕ وانە بەڵام ئەمەش لە لەحزەیەکە واردە لە لەحزەیەکە شەڕێک دروست بێت لە شوێنێ تەقەیە دروست بێت کوشتنێک ڕوود بدات بەغدا بێتە گۆمی خوێن ئەمە واردە زۆر باشە و هیوەخوازیەوە نین بەڵامەوەیەکی لە ئەگەرەکانە باس لە بێلانی سوپاکەین وە سوپا تا ئێستا وەکو خۆی باسیەکات بێلانی خۆی پاراستووە بەڵام بەشێک لە فەرماندە سەربازیەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا لێدوانیان هەبوو ینی بینیمان باسییان لەوا کردکەوان خۆیان یەکلا کردوێتەوە پشتگیری موقتەدا سەدرەکەن کەواتە پرسیارەکە ئەوەیە ئایا پێتان وایە ئەو دۆخاگەر ئاو بێتەوە پەل بکێشێت بۆ کودەتا هەرچەنە پرسیارەکەم ڕەنگە زیاتر بەلایانی سەربازی و ئەسکەری دابێ بەستەوە دوایین لە بودعە سیاسیەکەیەوە وەڵامم بدەیتەوە وڵی جارێ باسم کرد سوپا لە عێراقا زۆر لاوازە و ئەگەری کودەتا زۆر زەعیفە ئەگەر سوپا بەهێز وایە لەوانەیە کودەتا ساڵانی پێشتریش ڕووی بدایەوە ئەو کاتێش کە جەماوەر هاتبوونە سەر شەقامەکان و هەموو کۆی سیستەمەکان ڕفزە کردەوەوانە و ئەو کاتە باسی سەدر و تیاری سەدریش نەبوو ینی ڕاستەوان پشتگیریەکی خۆپشاندانەیانە کرد ئەو کاتە سوپای توانی ڕۆلێکی گرنگ و گەورە بەر بەڵام انقلاب لە عێراق لە ئێستادا بەتایبەت لەم سوپایە و لەم وەزعەتێک کە ئێستا دروست بوو هاتنە پێشی هێزەکانی تر و لایەنەکانی تر و بوونی حەشتی شعبی و بوونی میلیشیای تری چەکداری زۆر قورس و زۆر سەختە بێت و وەک پاسشم کرد سوپای عێراقیار خۆی بۆ خۆی سوپایەکی زەعیفە و دواتریش ینی مەرج نییە چەند ئەفسەرێک چەند فەرماندەیەکی عسکەری لایەنگری لایەنێک بکات هێزی تر یان وا بڵێن فەرماندەی تر نەبێت کە لایەنگری لایەنەکەی تر بکات ینی چ مالکی و چ لایەنەکانی تریش ئەوانیش لە نێو سوپا و لە نێو حەشد و لە نێو مؤسساتی دەوڵەت و ئەوانە حتمما ئەوانیش خەڵکیان هەیە و لایەنگر و ئەوانیان هەیە ئەو کاتە بگاتە ئەوە ینی ڕیزبەندێکی زۆر خەتەرناک و مەترسیدار دروستە بێت و دابەشبوونێکی زۆر گەورە دروستە بێتەوە پێشم وایە ئەو کاتە سوپایش تێوەگرێت لە لایەنگرێتی هەموو لایەنەکان ینی ئەو نابێتە قووتێک لە پاڵ لایەنێک تەنها لایەنێک بەرز عدنان بابینە سەر بڵاوبوونەوەی تۆمارە دەنگیەکانی مالکی کە بۆ خۆتەزانی ناوەناوی جۆمان لە تۆماری دەنگی مالکی دەبێت کە بڵاو دەبێتەوانەوە بە تایبەت لە نێو قسەکانیدا زیاتر دژایەتی سەدری پێوە دیارە ئایا خوێنەوەتان چییە بۆ ئەوە ئایا ئەمانە هەمووی بوونە هۆکاری ئەوەی کە سەدر زیاتر تووڕە بێ لە دۆخەکە و بگاتە ئەمڕۆکە بەو شێوەی ئەنجومەنی نوێنەران داگیرکراوە لەلایەن لایەنگرانی سەدرەوە
نا من پێم وایە ئەوە سادەکردنەوەی ئەسڵی کێشەکانە ینی لەبیرمان نەچێ ئەم کێشانەی لە نێوانی سەدر و مالکی کێشەیەکە لە نێوانی دوو تەیاری جیاوازی فکری شیعی و وەلا و استقطاببەندی ئیقلیمی تایە نێودەوڵەتی تێدایە و ئەمە دوو مەدرسەی جیاوازی فکرین بەڵام تا دێت تونتر دەبێ نێوانیان کاک عەدنان علاقاتێکی ئەزانی چۆن تونتر بوو پێشتریش تونتر بوو و ئەسڵەن خۆی خۆپیشاندانەکانی تەشین هەڵۆشاندنەوەی حکومەتەکەی عادل عەبدولمەهدی هەڵۆشاندنەوەی پەرلەمان هاتنە پێشەوە ینی ڕازی نەبوونی موقتەدا سەدر لەوەی کە حکومەتی محاسەسە لەگەڵ مالکی و لەگەڵ جەماعەتی هەماهەنگی و ئەوانە دروستکە پێشتریش هەر تونت بوونە بەڵام حتمەن لەوانەیە ئەم تەسریباتانەی تۆمارەکانی مالکی کە وێنەیەکی تر لە مالکی پێشانەدا وێنەیە کە لەوانەیە سەدر ساڵانێکە کاری لەسەرەکات و پێی وایە مالکی ئەوەیە کە ئێستا لە تۆمارەکانە خۆی وێنە ئاکاتەوەمانە ئەمە پاڵپشتێکی بەقوتر بێت بۆ سەدر بۆ هەڵبژاردننی تەوقیتەکەی بەڵام معلوم بوو کە پێش تەسریباتەکانی سەدر عەزمی خۆی جەزم کردووە لەوەی کە یا بەم شێوازە دەبێت حکوومەتدارەتی لە عێراق بکرێت چونکە شێوازەکانی تر هەموو شێوازێکی فاشل بوونە و ساڵانێک لەو شێوازی محاسزەوانە جگە لە فەساد و لە ئەوانە هیچی تر بەرهەم نەنەوەن مەبەست لەوە نییە کە برێمەڵا ئەم حکوومەتەی سەدر کە قرار بوو دروستی بکاتەوەوانە حکوومەتی خێر و خۆشیە بێت و فەساد نابێتەوەوانە نا بەڵام قسەکە لەسەرەوەیە کە ئەو پێوا بە و تەجروبانەی پێشتر ناگرێتەوە بۆوانە هەموو تویتەکانی و هەموو نووسینەکانی پێش تۆمارەکانیش ئاماژەیە لەوەی کە ئەو شێوازەی بێ قبول نییە بەلامەوە گرنگە بزانم پێناسەی تۆ بۆ ئەو دۆخەی عێراق چییە ئایا ئەمە ناو بنین شۆڕش یاخود خۆپشاندانی هەڕەمەکی یاخود دەستی دەرەکی یاخود ینی چ ناوێکی هەیە چ پێناسەیەکی هەیە بۆ ئەو پێی کە بەڕێستان شارەزای سیاسین خوێنەوەتان چیە بێ بووی سوپاس وڵا بۆ ئەوەی کە شارەزای سیاسیەکەم بەڵام مەوزوعەکە ئەوەی کە لە عێراقا ئەگوزەرێ حاڵەتێکی زۆر واقعیە حاڵەتێکی تعبیرە لەو کێشمەکێشە قوڵانەی کە لە نێو کۆمەلگای عێراقیەیە لەو دابەشبوونە ئایدۆلۆژیەی کە لە نێوانی ینی با بڵێن مەزهەبیش لە نێوانی تیارە شیعەکانە لە عێراقا هەیە لە نێوانی هێزەکانی تردا هەیە ینی ئەوەی کە ئێستا ڕوئەدا لە عێراقا نەتیجەیەکی منطقیە معقول نا ینی دڵخواز نییە بەڵام نەتیجەیەکی منطقیە بۆ هەموو ئەو کێشمەکێشانە و شێوازی ئیدارەدانی عێراق وانە عێراق تاکەی بۆ عقلێتەوە بۆ ڕوحێتەوە بۆ وانەوە بکە عێراق تاکەی خەڵکانێک کە بەردەوام ئینتاجی فەساد و محاسسەوانیان کرد جارێکی تر تۆ تەسلیمیان بکەیتەوە جارێکی تر لە دوای هەموو کێشەیەکی سیاسی جارێکی تر ینی ئەوان جارێکی تر تەجروبەیەکی تری حکومڕانیەوانیان هەبێت من پێم وایە ئەمە قۆناغێکە لە قۆناغەکانی دروستبوونی دەوڵەتی عێراق یا تووشی هەڵۆشاندنەوەیەکی تەواوی مؤسسات وانە بێت و ساڵانێک گیرۆدەی شەڕێکی ناوخۆی زۆر سەخت وانە بێت یا فعلا لە دوای ئەم هێنانە پێشەوەی جەماوەر و ئەم جەر حەبلێکی ئێستا لایەنەکانەکەن گۆڕانکاری کرێت و هەموو لایەکان تێگەن لەوەی کە گۆڕانکاریەکی گەورە لە هەموو مەسایلەکان لە جومگەکان حتا لەوانەی لە سیستەمی حکومڕانیش لە عێراقدا واردە کە زۆر باشە کەوتن بکرێت لەسەر گۆڕانی سیستەمی حکومڕانیەوانە عێراق بۆ ئاراسەیە بڕۆت هەر ئێستا تازەترین هەواڵ یاخود پەیامی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لەبەر دەستی مندایە کە باز لەوە کات داوا لە هێزوولانە سیاسیەکانەکە لە عێراقدا کۆ ببنەوانە و بێنە سەر مێزی گفتوگۆ بە گفتوگۆ کێشەکان چارەسەر بکرێت پرسیارەکە ئەوەیە ئایا کاتمەوە بۆ ئەوی گفتوگۆ بکرێت بە تایبەت لە نێوان لایەنە هەموو کاتێک کات هەیە ینی کێشەکە لەوەیە کە بەداخەوە چێ جەنابی سەرۆک کۆمار و چێ جەنابی سەرۆک وەزیران کازمی و دکتۆر بەرام هەردووکیان تقریبا بوونەتە بەشێک لە کێشەکان و ئیلا موقعیەتی سەرۆک کۆمار لە ئێستادا موقعیەتی زۆر گرنگەکە لەسەر ئەوەیە بۆ خۆتان ئەزانن کردووە 4 ساڵ جارێک سەرۆک کۆمار دەتوانێت ڕۆڵێکی هەبێت ینی مەرجی هەیە بۆ گفتوگۆ ئەو شێوازی حکومڕانیەی کە لایەنەکانی تریانەوێت و پێی قبول نییە و ئەبێ واضح بێت لەوەی کە ئەم پیاوە بە ئەو شێوازی قبول نییە و شێوازە تاقیکراوەتەوە یانە ئەبێ گفتوگۆکان لە چوارچێوەی وەرەقەیەکی ترابن و چ کازمی و چوەک باسم کرد دکتۆر بەرهەم ومانە ئەوانەی کە ئەگەر تەرەفین لە کێشەکان هەرچەند بەداخەوە بوونەتە تەرەفێک تقریبا وا دەرەکەوێت ئەوان وەرەقەیەکان هەبێت جیاوازتر بێت لە مەسەلەکان بەڵام تا دێت داواکاریەکانی سەدر ڕۆشنترە بێتەوە لەوەی کە ئەو کێشەی لەگەڵ دەستورە هەیە کێشەی لەگەڵ سیستەمی حکومڕانیە هەیە و کێشەی لەگەڵ ئەم نخبەیە هەیە کە ساڵانێکی دوور و درێژە حکومڕانی عێراقەکەن و
ئامادەنیە جارێکی تر لەگەڵ ئەوانە تێڵکێش بێتەوە لە پرۆسەیەکی سیاسی بەڵام واردە گفتوگۆ بکرێت لەوەی کە بۆ نمونە گفتوگۆ بکرێت یا ڕێکوتن بکرێت لەوەی هەڵبژاردنێکی تازە لە عێراق بکرێت گفتوگۆ بکرێت لەوەی کە لەژنەیەکی تازە بۆ پیاچونەوە بە دەستور بکرێت و بە سیستەمی حکومڕانی بکرێت بە ئیستیفافێکی تر بکرێت ینی واردە یا لە مەسەلەی سوڵتەی قەزایی دەستکاری بکرێتەوە ئەوانە یان یاسای هەڵبژاردن گۆڕانکاری بەسرێک ئەوان هەموو واردە گفتوگۆی لەسەر بکرێت بەڵام ئەوەی کە سەدر لەگەڵ ئەوانە من بە زەحمەت ێزانم هەرچەند زۆر قورسە دەستی سەدر بخوێنرێتەوە یعنی یەکێ لە کێشە گەورەکانی عێراقەوەیە ئەوەیە کە سەدر زۆر جار مەزاجیانە و بە تێگەیشتنی خۆی بریارەکانی خۆی گۆڕێت لە 24 ساعتە ئامادەیە قەناعەتەکان و قەرارەکانی خۆی بگۆڕێت واردە ئەمشەو بەیاننامەیە دەرکاوە بڵێ هەر هەموو خەڵکەکە بگەڕێنەوە بۆ ماڵی خۆیان چەند دوێنێ تاکیدی کردەوەی کە ئەو هەڵەیە 2016 دووبارە ناکرێتەوە بەڵام واردە چکە پێشتر بینیمانە لێ زۆر باشە کاک عەدنان باسی دەستورت کرد باسی یاسای هەڵبژاردنت کرد با لەسەر دەستور بپرسم یەکێکە لە داواکاری سەرەکیەکانی سەدر و لایەنگرەکانی کە دەڵێن دەبێ کۆی سیستمی سیاسی و دەستوری عێراقی بگۆڕدرێت ئایا بە خۆپیشاندانێکی لەو جۆرە دەتوانرێت ئەو گۆڕانکاریە گەورەیە بکرێت بەڵێ توانرێت بۆ ناتوانرێت ینی خۆپیشاندان جەماوەڕ خۆپیشاندانەکە دەستورە قەرار وایە با بڵێن چەتێک بێ بۆ مؤسسات و بەکاری دەستور لە پەرلەماندا دەگۆڕێت یاخود هەموار دەکرێتەوە لە پەرلەمانە نەگۆڕێت و نە هەموارەکرێت و لەژنە دەدانرێت ئەگەر دەستور قرار بێت دەستورەکە هەڵوەشێتەوە یا دەستورەکە هەموار بکرێتەوە ئەو کاتە لە بەڵام دوجار دەنگدان و بڕیاری کۆتایی لای پەرلەمانە ئەخرێتە ڕاپرسیەوە و خەڵکی شەبێ نەخێر بڕیاری کۆتایی بۆ دەستور لە پەرلەمان نابێت لە ڕاپرسیەکی جەماوەریە ینی بڕیار لەسەر دەستورەکە بدرێت بەڵام لە ئێسادا ئەکرێت قسە لەسەرەوە بکرێت کە ینی پێشتر هەر لە خودی ناو دەستورەکە مادەیەک هەیە کە باس لەوە ئەو دەستورە مراجعە بکرێت و پێشتریش لەژنە هەبووە ئێسش لەژنەیەکی پەرلەمانی هەیە و لە خولی ڕابردووشان لەژنەی پەرلەمانی هەبوو بۆ پیاچوونەوە بە دەستورەکە و بخێتە ڕاپرسی ئەم دەستورە بچێتەوە پەرلەمان وانە ئەم دەستورە دەبێت بچێتەوە پەرلەمان پێتان وانە بە هەموو دەردی بابەتە سیاسیەکانی دیکە بچێت لە نێو پەرلەماندا بەم دەردەی ئێستا کە پێکەنانی حکوومەتی لێ تێچووە هەروە بووە چونکە ئەو لژنانی کە پێکێنراوە لە 2005ەوە قرار وا بووە هەر مباشرەتەن لە دوای ڕاپرسی خەڵک لە ماوەی چەند مانگێکە چەند بەندێکی دەستورەکە چەند مادەیەکی دەستورەکە گۆڕانکاری تیا بکرێت و بخرێتە ڕاپرسیەوە لە 2005ەوە ئێستا ئێمە لە 2020 کۆتاییەکانی 2022 داین کەواتە پەرلەمان نەیتوانێت پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەیتوانێت هیچ لەو ئینەکە چەندین لژنەی پێکهێناوە و مادەیش سیاغە کراوە ئەوانە کراوە بەڵام نەگەیشتنەوە ئاکامێک لەوەی کە بگەن بە سیغەیە بۆی بخێتە ڕاپرسی و گۆڕانکاری لە دەستورەکە بکرێت لەوانەیە ئێستا قسە لەسەر چەند مادەیەکی دەستورەکە نەبێت ینی پرسەکە لە ئێستادا لەوانەیە قسە لەسەر خودی سیستەمی حکومڕانی بێت ینی هەرەوە نییە کێشەیەک ئیشکالەتی لە مادەیەک دوو مادە بێت بەڵکو لە کۆی سیستەمەکە بێت یعنی ئێستا لەوانەیە قسە لەسەرەوە بکرێت کە ئەم سیستەمی پەرلەمانیە بۆ نمونە سەرکەوتونە بۆ جگەل لە فەساد و ئەمانە هیچ ئینتاجێکی تری بەرهەمێکی تری نەبووە لە عێراق ئێستا لەوانەیە ئەوەی کە لە تونسا ڕۆدا تقریبا لەوانەیە جۆرێک لە سیناریۆیەکی تر بێت لە عێراق کاک عەدنان گۆڕینی سیستەمی سیاسی لە عێراق یاخود دەستورەکەی زیانی بۆ پێکاتەکان نابێت ئەوش بەندە بەوەی کە ینی با بڵێن ڕوحی دەستورەکە کە تەوافقی لایەنەکانە و بەشداری لایەنەکانە ینی با بڵێن پێکهاتەکانە دەستکاری نەکرێت ینی بۆ نمونە من بۆ خۆم لەگەڵەوەم کە حتا ینی زۆر ئاساییە دەستکاری سیستەمی حکومڕانی لە عێراق بکرێ بەڵام دەستکاری فدرالێت نکرێت ینی ئەگەر دەستوری تازە تعمیقی فدرالێت بکات ینی عێراق بکاتە چەند منتیقەیەکی فدرالیەوە و فدرالیتەکانیش دەسڵاتی خۆیان هەبێەوە کۆی لە ئەمریکا هەیە کە سیستەمی ئەمریکا سیستەمێکی کۆماریە و هەموو ویلایەتێکیش بۆ خۆی دەسڵاتی خۆی هەیە و ئەنجومەنی خۆی هەیە و مەجلیسی شیوخ و ئەوانەی خۆی هەیە لە عێراقشە ئەگەر دەسڵاتی هەرێمەکان بەفعلی دروست برێت ئەنجومەنی ئیتیحاد دروست بکرێت مافەکانی هەرێمەکان بپارێزراو بێت لە دەستورەکەەوە قوڵتر بکرێتەوە سیستەمەکە ئەگەر لە پەرلەمانیشەوە بێ بە سەرۆکایەتی هیچ ئیشکالێتێکی بۆ سیستەمی فدرالی نییە نی سیستەمی فدرالی مەرج نییە فدرالی بێرەها دەستورێکی لەو شێوەیە
جارێ هێشتا تێگەیشتێکی تەواو نییە لەوەی کە ئەمە بکرێت نەکرێت ئەگەر کرا چۆن بکرێت چۆن نەکرێت یعنی ئەمە باسم کرد بەشێکە لەو وەرەقانەی کە فرڕادرێت نێو ساحەی سیاسی لە عێراقدا و گفتوگۆی لەسەرەکرێت و هەندێک جار تەزیمی یان با بڵێن کێشەکان ئاڵۆسترە کات بەرەو چارەسەر وانەی نابات لایانی کوردی دوێنێ گوێم لێ بووە کە ئەوڵەیە دەستور بە هیچ شێوێک نابێت بە مەزاجی خەڵکو بە مەزاجی کەسێک و ئەوانە گۆڕانکاری بکرێت ینی لەوانەیە ئەمە کارێکی ئاسان و قورسە بێ بەڵام بەفعلی دەبێت لەوە تێبگەین چ ئەم خۆپیشاندانانە چ پێشتر چ ئەو شەڕانە چ ئەو کێشانە ئاماژەیەکی گەورە لەوەی کە سیستەمی حکومڕانی ئێستای عێراق سیستەمێکی شکست خواردووە فاشلە هەندێک کەس سەڵێن کێشەکە لە دەستوران نییە منیش لەوانەیە تا حد تاییدی ئەوە بکەم کە بڵێم دەستور تا ئاسێک تعتیل کراوە زۆر پابەندیم پێوە لایەنەکانەوەمانە هەر بۆ نمونە لە ئێستا مەوزوعی پێکێنانی کابینەی تازە و مەسلەی سەر و کۆمار و ئەوانە هەموو پێشێری دەستور کراوە دەستور ڕێزی لێ نەگیراوە و استحقاقاتی دەستوری ڕێزی لێ نەگراوە بەڵام دەستور بە ئەو مقدسە نییە کە دەتوانی دەستکاری بکەیت و بیر لە دەستکاریوانە نەکەیتەوە سیستەمی حکومڕانیش لە عێراق تا ئێستا لە 2023 تا ئێستاکە سیستەمێکی فاشل بووە جگە لە فەساد و جگە لە پاڵپشتیکردنی فەساد و داپۆشینی فەساد هیچی تر نەبووە بۆیە زۆر وارە دەبیر لە گۆڕانکاریش لە سیستەمەکەیش بکرێتەوە بەڵام وەک باسم کرد بە دوو ئاراستە بە ئاراستەی قوڵکردنەوەی فیدرالیەت لە عێراقدا و لا مرکزیت لە عێراقدا و بە ئاراستەی ڕێزگرتن لە دیموکراسیەت و بنەماکانی دیموکراسیەت کاک عەدنان بۆ خۆشتان نەزانن کە عێراقی نوێ مەبەستمان ئەوەیە کە عێراقی دوای 2023 لەسەر بنەمای دەستور و فیدرالیەت و دیموکراسیەت و سیستەمی پەرلەمانی دامەزرایەوانێ بەڵام ئێستا گەیشتوین بەم کاتە بەڵام پیاچنەوەی ئەوێت ینی تەنانەت هەرێمی کوردستانیش مەفروزە قسە لەسەر ئەم دەستورە بکات ینی لەوانەیە لە بەختی هەرێمی کوردستانەوەیە کە تا ئێستاکە لە 2005ەوە کە ئەم دەستورە ڕاپرسی لەسەر کراوە پەسەند کراوە حکوومەتێکی مرکزی بەهێز و بەقووەت لە عێراق دروست نەبوو کێشەکان زۆر قوڵ بوون لە عێراق شەڕی داعش شەڕی ناو لایەنە شیعەکانە لەگەڵ سونە ئەوانە وإلا ئەم دەستورە لە قازانجی هەرێمی کوردستان و لە قازانجی فیدرالیەتە نییە فیدرالیەت تەنها کۆمەڵێک وشە و دەستواژەیە لە نێو دەستورەکە بەڵام بەشێکی زۆر لە دەسڵاتەکانی هەرێم و هەرێمەکان و پارێزگاکان خراوەتە ئەستۆی حکوومەتی مرکزی ئەوانە ئەو کاتی کە دەستورەکە دانرا هێشتا عقلەتی مرکزیت و سنترالیت لە عێراق بەهێز و بەقووت بووە و عقلەتێکی تەواو تێگەیشتن لە مرکزیت و لە گرنگی لا مرکزیت نەبووە تۆ سەرکە ئێستا ئەنجومەنی پارێزگاکان کە یەکێکە لە مادە گرنگەکانی دەستور و دەستورکاری لەسەر کردووە هەڵوەشاوەتەوە ئێستا بە مرکزی پارێزگار و دام و دەستگاکان وانەدانێت ڕقابەی محەلی نەماوە بەسەر مؤسساتی حکمی محلیە لە پارێزگاکان ئەمان هەمووی کێشەیە ژینۆخانوە ئەو دەستورە من پێم وانییە بە هیچ شێوە لە قازانجی هەرێمی کوردستان بێەوە پێشمان وابێ ئەگەر گۆڕانکاریەک لەو دەستورە بکرێت ئیتر ئەوە پێشێرکردنی مافی پێکهاتەکان و مافی هەرێمی کوردستانوانێ نا ئەگەر بۆ ئاراستەیە بڕات کە پێم وانییە بۆ ئاراستەیە نەڕات ینی هەرێمی کوردستان خۆت قابلە جارێکی تر تەنازل بکات لە مافەکانی خۆیەوانە خراپ نابێت ینی خراپ نابێت پیاچنەوەی ورد بکرێتەوە کاتی خۆشی کوردیش ڕازی بۆ لەسەرەوەی کە لیژنەی پیاچنەوەی دەستور هەبێت زۆر باشە بەڕێز عەدنان بەشداریش بۆ لەو لیژنانە بەڵێ دوا پرسیار ڕۆڵی وڵاتانی دراوسێ و هاوکێشانی و دەوڵەتەکان چیە لەم دۆخەی کە ئێستا لە عێراقدا دروست بووە ڕۆڵی برا گەورە گێڕن ڕۆڵێکی ئەساس و گرنگیان هەیەەوە ئەم شەڕە بەشێکی هەندێکی شەڕی وکالەت شەڕی بە وکالەتی بەرژەوەندی ئەقلیمەکان و تێگەیشتنە ئەقلیمەکانن لایەن ینی وڵاتانی خەلیج ئێران بە دەرەجەیەک ئەم دوو تەرەفە تورکیا و ئەمریکا و لایەنەکانی ترۆ ئەمانە رووسیا و هەموو ئەمانە ڕۆڵیان هەیە عێراق وڵاتێکی دەوڵەمەنە وڵاتێکی نەوتیە وڵاتێکە با بڵێن عمقێکی شیعی هەیە بەنسبەت ئێران و ئەوانەوە قازانجێک سیاسیە ئابووری کاک عەدنان تورکیاوانەوە سیاسی و ئابووری هەردووکی بەڵێ زۆر سپاس پەیامەکەت گەیشت بەڕێز عەدنان عوسمان نووسەر و شارەزای سیاسی گەلێک سپاس کە ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵ مامووی سپاس بۆ شرۆڤەکانە هەر بژین